یەکەم بەفربارینی ئەم ساڵە لە سۆران ناوچەکەی سپیپۆش کردووە و 10 سانتیم بەفرباریوە. پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدی دابەزیون. هاوڵاتیان دڵخۆش و شادومانن بە بارینی ئەم بەفرە و داوا لە خوای گەورە دەکەن ڕەحمەتی زۆریان بەسەردا ببارێنێ و لە وشکە ساڵی ڕزگاریان بکات. الحەمدولillah دوای چاوەڕوانێکی باش وشکە دنیایەکی وشک و تقریبا وشکە ساڵی بوو لە ڕووی بەفرەوە بە تایبەتی ماوەیەکی باش بوو هیچ بەفرمان نەبینی بوو دنیا وشک بوو. الحەمدولillah خوای گەورە بەفرێکی باشی نارد بۆ ئێمە بەفرێکی نارد کەوا بووە مای دڵخۆشی و بووە مای ئەوەی کەوا مەترسی وشکە ساڵیمان لەسەرلا بچێت و خوای گەورە دەرگای خێر لێکردینەوە. لەخوای بە زیاد بی خەڵک چاوەڕوانی ڕۆژێکی وایە باو باران بی بەفر بێ ئەو لە لای خوای بێ بەخێر بێ و الحەمدولillah وشکر بەفرێکی باش باریە و سارێکی خۆشەوی ئینشاءالله. باری دۆخی هاوڵاتیە 33 سارەمە لێ ڕاتینە لێی گەڕێکووە بە هەروەبی کارەبا نییە یەک قەترە نییە نەفتشەوە هات و خۆش ئەوەی سۆ هەر ئای بە پیا باس کاتنەوە لە بە درینگۆ ئاگەناوە مۆدی لێەوەی نییە لێرە بکرە بە 270,000 و ئەو عایدی خۆمانەوە بە خۆمان هیچ لە گۆڕی نییە چیت کە تۆ برێم کارە باش نییە. ئێستا ئەردێنی بتراشی دەبی تاقیبی ڕۆژێکی دیکە بکەیت یعنی بەو بەفرەی بەو چلەی زستانێت خوا ماقولە کارەبات نەبی کارەبا یانی ڕدێنی پێ بتراشی بە خودای نەفت نییە الحەمدولillah شکر لەوەش نیعمەتێکە زۆر گەورەیە بەفربارین و بارانبارین یا ڕەبی خوای لەو نیعمەتێ پشیمان نەبێەوە ڕەحمەتێکە زۆر زۆرە گەورەیە یا ڕەبی خودایە زۆر شکر الحەمدولillah. بخوا لە ماسەر بەخۆ نازانێت سەرمایە نەفت نەبی هەر ڕق دەبی لە سەرما ئەگە نەفتشەی باشترە بەس نەفت نییە. بەهۆی بارینی بەفرەوە لە سنووری ئیدارەی سۆران لە هەر یەکە لە ڕێگاکانی سۆران حاجی ئۆمەران و سۆران سیدەکان و زینی وەرتێ ئاستەنجی هاتوچۆ دروست بووە و وتەبێژی هاتوچۆی سۆران ڕێنمایی بە شۆفێران دەدات هاتوچۆیان لەم ناوچانە کەم بکەنەوە و پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن. بەروە تاوەکو ئێستا ڕێگای زینی وەرتێنیە کەوا هەردوو ئیدارەی سۆران و ڕاپەڕین بێ کۆ دەبەسێتەوە ئەم ڕێگایش تاوەکو ئێستا بە داخراوی ماوەتەوە. وەروە ڕێگای سۆران قەزای سیدەکان لە لۆفەکانی سەری تاوەکو ئێستا مەسەرەن ڕێگاکە ئاستەنجی هەیە و نییە هەرچەتە هەندێک شوێن پێ ماوەتەوە کە ئاگدارکەینەوە کە ئۆتۆمبیل ناتوانێت بەسەر بکەوێ و لە سنووری قەزای مێرگە سۆریش لە هەندێک شوێن لە هەندێک ڕێگای گوندەکان و لە هەندێک شوێن ڕێگانیە بەڵام ڕێگای مەسەلەن بارزان بلێ هەیە بلێ ڕێزان هەیە بلێ مێرگە سۆر هەیە بەڵام لە مێرگە سۆر لە بۆ مەسەلە ناحێی شێروان بڕک ئاستەنگ هەیە لە ئاستەنگەکان لە ناحێی شێروان لە بۆ گوندەکانی دەوروبەر گرفت هێداوە لە شوفێران دەکەین کەەوە ئەگەر پێویست نەبێ ئەگەر زۆر کارێکی زەروریان نەبێتن ئەمڕۆ دەرنەچن. بەهۆی پەکەوتنی هاتوچۆ و دۆخی کەشوهەوا بۆ سەلامەتی گیانی قوتابیان و مامۆستایان لە سەردەم قوتابخانەکانی سنووری ئیدارەی سۆران ئەمڕۆ پشووی فەرمی ڕاگەیەنرا. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.